چەکداماڵینی ڕاستەقینە تەنیا بە لە ناوچوونی سیستمی سەرمایەداری ممکن دەبێت. بەپێی ساڵنامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان، هەموو ساڵێک لە 24 بۆ 30 ئۆکتۆبر وەک هەفتەی جیهانی داماڵینی چەک کۆمەڵێک ڕێوڕەسم سەبارەت بە زیانەکانی شەڕ بەڕێوە دەچن. ئەم هەفتەیە ساڵی 1970 لە کۆبوونەوەی تایبەت بە داماڵینی چەک لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دیاریکرا. ئامانجی سەرەتایی 5 ئەندامی سەرەکی ئەنجومەنی ئاسایش کە خۆیان خاوەنی جەپەخانەی ئەتۆمین لە دانانی ئەم هەفتەیە و ڕێخستنی بناغەکانی تری چەک داماڵین وەک پەیماننامەی تایبەت بە چەکە تەقلیدیەکانی نەتەوە یەکگرتووەکان بریتی بوو لە ڕێگریکردن لە بوون بە خاوەنی چەکی ئەتۆمی و بەهێزبوونی دەوڵەتانی دیکە. ئەوان لە هەمان کاتدا سەرەڕای ئەو خەبات و ناڕزایەتیە بەربڵاوانەی کە لە دوای بردومانی ئەتۆمی هیرۆشیما و ناکازاکی لە ژاپۆن لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە و هەروەها لە ساڵەکانی دەی 50 زاینی لە ئاستێکی جەماوەریدا لە دژی بۆمبی ئەتۆمی و بەمەبەستی لە ناوبردنیان لە ئارادا بوو لەسەر بەستێنی شەڕی سارد یارمەتی ئیسرائیل، کۆریای باکوور، هندوستان و پاکستانیشیاندا بۆ ئەوەی بچنە ناو ڕێزی وڵاتانی خاوەنچەکی ئەتۆمیەوە. ئێستا دەوڵەتەکانی خاوەنچەکی ئەتۆمی و لە سەرویانەوە ئیمپریالیزمی ئامریکا بە زیادکردنی بودجەی ناوەکی توانایی ئەویان هەیە 5 جار ئیمکانی ژیان لەسەر گۆی زەوی لەناو بن. هەر ئێستا کە شەڕی نێوان رووسیا و ئۆکراین لە ئارادەیە، رووسیا و ناتۆ گەلێک جار هەڕەشەی بەکارهێنانی چەکی ئەتۆمی لە دژی یەکتر دەکەن و جیهانیان زۆر نیگەران کردووە. بەڵام بەرپرسانی دەوڵەتەکان لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکان و لە پێشەوەی ئەوان وڵاتانی خاوەن مافی ڤیتۆ و چەکی ئەتۆمی لە زۆر ڕێکەوتنامەی قەدەغەکردنی چەکدا چەکی شیمیایی، چەکی سوتێنەری وەک فسفۆری سپی، مینەکان، چەکی لەیزەری کوێرکەر، تەڵەی تەقینەوە و ئامرازە هاوشێوەکانی تریان مەنع کردووە بەڵام جێبەجێی ناکەن. ئیمپریالیزمی ئەمریکا لە دارستانەکانی ڤیەتنامی باکووری ئەو کات بە شێوەیەکی بەربڵاو بۆمبی سوتێنەری بەکارهێنا بە بیانووی لەناوبردنی پەناگای ڤێتکۆنگەکان و دانیشتوانی گوندەکانی ناو دارستانەکانی کۆمەڵ کوژ و بریندار و ئاوارە کرد. هەروە لە شەڕی نێوان ئێران و عێراق و شەڕی نزامیانی دەسەڵاتدار لە میانمار لە دژی موسڵمانەکان بە شێوەیەکی بەربڵاو چەکی شیمیایی بەکارهێنرا. ئێستا کە شەڕی نێوان رووسیا و ناتۆ لە ئۆکراین بەردەوامە و دەوڵەتی ئیسرائیلیش جێنۆسایدی غەزەی تونتر کردووە، لە دۆخێکدا کە ئاگری شەڕی نێوان ڕکابەرەکان لە سوودان و کوشتاری ژنان و پیاوان و منداڵانی بێدیفاع لە ئارادایە، ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هیچ کارێکی لەدەست نایەت. هاوکات کە ئیمپریالیستە ڕۆژاواییەکان پاسا و هۆکاری سیاسی و ئابووری گرنگیان هەیە بۆ بەردەوامی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پاکتاوکردنی خەڵکی فلستین و لوبنان، کۆمپانیا زەبەلاحەکان و کارگەکانی بەرهەمهێنەری چەک و چۆڵیان قازانجێکی زۆر و زەوەند بەدەستدەهێنن و بەرتیلی گەورە بە سیاسەتمەدارە شەڕخوازەکان دەدەن. هەر بۆیە ئێستا جیهان زیاتر لە هەر کاتێکی تر لە بەردەم هەڵگیرسانی شەڕێکی گەورەی تردایە. وڵاتە جۆراوجۆرەکان لە هەوڵی بەهێزکردنی توانایی نظامی خۆیاندان و کۆمپانیاکانی بەرهەمهێنانی چەک و چۆڵ گرنگیەکی زیاتریان پەیدا کردووە. لە سەرەتای شەڕی ئۆکراین و دواتری شەڕی غەزە و ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، خواستی وڵاتان بۆ دابینکردنی چەکی جۆراوجۆر زیاتر بووە. بەپێی راپۆرتێکی نێ لە کاتی هێرشی رووسیەوە بۆ سەر ئۆکراین، 7 کۆمپانیای گەورەی بەرهەمهێنانی چەک لە ئوروپا و هەروەها شرکەتە بەرهەمهێنەرەکانی چەک لە ئەمریکا سوودێکی زۆریان بەدەستێناوە. بەهای بازاری کۆمپانیا سەرەکیەکانی بەرهەمهێنەرانی چەک و کەرەستەی سەربازی لە ئەمریکا و ئوروپا لە ماوەی 2 ساڵ و نیوی ڕابردوودا و بەهۆی شەڕی ئۆکراین و غەزەوە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. یۆرۆنیوز ڕایگەیاند بەپێی توێژینەوەی کە لەلایەن دامەزراوەی ڕاوێژکاری دارایی و ئستراتێژی ئێکۆیۆرسیەوە ئەنجام دراوە، بەرهەمی 7 کۆمپانیای سەرەکی ئەمریکا لەم پیشە سازیەدا و هەروەها هاوتا ئوروپایەکانیانی لە کاتی دەستپێکردنی شەڕی ئۆکراینەوە نزیکەی 60% زیادی کردووە.
هیچ پەیماننامە و ڕێڕەسمێک لەلایەن نەتەوە گرتووەکانەوە ناتوانێت کۆنتترۆلی ئەو شەڕانە و پەرەسەندنیان بکات، چونکە ئەو شەڕانە لە پێناو دەستەبەربوونی بەرژەوەندی وڵاتە ئیمپریالیستی و سەرمایه‌داریە گەورەکاندا دروست بوون کە خۆیان بەسەر چارەنووسی ڕێکخراوی نەتەوە گرتووەکاندا زاڵن. ئەم شەڕانە ئاکامی قەیرانی پێکهاتەیی سیستمی سەرمایه‌دارین و هیچ ئاوات و ئارەزوویەکی ڕەواڵەتی یان ڕاستەقینەی سیاسەتوانان و بیرمەندانی بورژوازی بۆ دروستبوونی کۆمەڵگایەکی دوور لە شەڕ و لێوان لێو لە ئاشتی لەم سیستمەدا نایەتە دی. ئەم ئاواتە تەنیا کاتێک دێتە دی کە سیستمی سەرمایه‌داری وەک سەرچاوە و هاوڵفی شەڕ لەناو بچێت و حکوومەتێکی سۆسیالیستی جێگەی بگرێتەوە. تەنیا کرێکاران و سۆسیالیستەکانی ڕێکخراو لەناو حیزبێکی ڕووناکبین خاوەن دیسیپلین و پشتبەستوو بە تێۆری سۆسیالیزمی زانستی دەتوانن لە ڕێگەی قەناعەت پێکردنەوە هێژمونی جەماوەری بەدەستپێن و لە ڕێگەی شۆڕشێکی کۆمەڵایەتیەوە ئەم سیستمەی ئێستا بڕوخێن و سیستمێکی سۆسیالیستی دابمەزرێن. لە کۆمەڵگایەکی ئەوتۆدا چیتر پێویست ڕاگەیاندنی هەفتەی بێبنەمای چەک داماڵین ناکات.